جەنابی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باس لە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی دەکەین سەبارەت بە قەدەغەکردنی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان. ئێمە ئێستا لە یەکێک لە خاڵەکانی پشکنینین لە سنووری پارێزگای هەولێر کە لە نێوان هەولێر و کەرکووکە. دەمانەوێت بزانین لە خاڵەکانی پشکنینی نێوان پارێزگاکان ڕێنماییەکان چۆن جێبەجێ دەکرێت و هاوڵاتیان چەندە پابەندە بن. ئەرکی ئەم ئاسایش و کارمەندانەی کە لەم خاڵەکانی پشکنیندان لەم خاڵی پشکنیندان چۆن دەبێت تیمەکانی تەندروستی چ کارێک دەکەن واستە و واستەکاری شاری هاوڵاتی خەڵکی کاسبکار بە شێوەیەکی گشتی دۆخەکە چۆنە بەم شێوەیە دەیخینەوە. ماندوو نەبی سەرچاو لە چێوە دێنێ؟ لە دوو بزەوە لە دوو بزەوە دێن دەچنە هەولێر؟ باڵێ چۆنە داخیل دەبن چیتان کردووە نووسرا؟ کتاب مەحافەزەمان پێەیە ئێمە لە بنکەی تەندروستی دەوامەکەین. تۆ بە خۆت کارمەند تەندروستیان دکتۆرەی؟ کارمەندی تەندروستیم. کەوای هاتوچۆ هەیە لە بۆ؟ باڵێ باشە کتاب مەحافەزەمان پێەیە بە کتابی نووسراوی فەرمی هاتوچۆ دەکەن. باشە ئەی دۆخەکە چۆن دەبینی بۆ تەندروستی ئێستا ئەو ڕێوشوێنانەی حکوومەت پێ باشە کە قەدەغە بێ لە نێوان پارێزگاکان؟ باشە بەس بۆ ئێمە تۆزێ زەحمەتە بێت چونکە ئێمە ئەڕۆین بە خەڵک چێن دەبێت کەرکووک دەوام دەکەیت لە دووبس لە دووبس داوام بەس دانیشتووی شاری هەولێرم دانیشتی شاری هەولێر بەڵام ڕێگەشت پێ دەدەن. باڵێ باشە بەڵام لە نێوان پارێزگاکان ئەگەر هاتوچۆ هەبێ خراپتر نابێت کۆڕۆنە بەرز نابێت تۆ خراپترە بێ بەس بۆ ئێمە تۆزێ زەحمەتترە بێ بەڵام ئێستا تۆوا داخلە بی ئاخە بە کتاب فەرمی ئێمە داخلە بین باشترە ئەوها بەس یعنی قەزدم ئەوە بوو کە ئێمە کتابەکە پێ بێ بە ئێمە باشترە. ڕێنماییەکان سەبارەت بە قەدەغەکردنی هاتوچۆ لە نێوان پارێزگاکان کە لە بەرژەوەندی تەواوی پارێزگاکاندا دانیشتوانی ئەو پارێزگانەدا بەڵام خەڵکێکی کاسب کات وەکو ئەوانە دەیبینن دەڵێ کاکە ئێمە لە ڕێگای ئەو ڕێنماییەوە زەرمەند بوون. ئەوان دەڵێن کێشەمان هەیە کێشەکەمان ئەوەیە ئێمە لە سنووری پردێ لەوێ نیشتە جێین. زەویەکانیشمان لە سنووری هێزی پێشمەرگەی کوردستانە لە دەوروبەری شێراوە. ئێمە لە دووە خاڵی سنوورین بابزانین ئەو جوتیارانە کە ژمارەیەکیان ئێستا لێرە ئامادەن کێشەکانیان چیان بۆ کێشتان چیە کامەران ئەوە نزیکەی 11,000 دۆنم زەویە ئەو زەویانە کەوتێتە ئەو دیوی سەیتەرەی شێراوە واتە ئەو زەویانە بەخۆی بە ئەسڵ سەر بە کەرکووکە عقدمان کەرکووکە ئەو زەوی وزارانە مولکی ئێمەیە. ئیتر ئەو سەیتەرەیە نایە ینی هاتوچۆ بکەین تەنانەت بە ڕەبایەکانیش ئێمە ینی ماڵمان بگرە 10 مەتر لە ڕەبایی نقطەی دوو نێزگا نایڵێن بە پێش بپەڕێنەوە سەیتەرەش ئێستا ئێمە 20 ڕۆژە لێرە گیر بووین نەدەتوانین بڕۆین نەدەتوانین 20 ڕۆژە ئەلێرەینە هەمومان هەر هەمومان ماڵمان منداڵتان خێزان و منداڵمان لەو دیوە 20 ڕۆژە هیچ کەسێک منداڵتان لەو دیوە بەڵێ خێزانتان 20 ڕۆژە لێرە گیر بووینە. باشە ئێوە نەچوونەتە لای بەرپرسی سەیتەرەکە بڵێ کاکە ئەمەوە زەوی ئێمەیە ئێمە کوردین دانوشت ئەوەتە دەمەتر کاکە هەر دەمەتر لە سەیتەرەکەی ئەوە دوو ئەوە هەر کەسێک دەکەی دەرێ لە دەست من نییە دەڵێ لە دەستی دەڵێت چۆن دەری عادی وەزارەتی ناخۆیە ئازارەتی و ناخۆ دەڵێ باشە بەس پێم بڵێن کاکە هەندێک جار ینی جێبیست بوومە من بە دوواداچوونم کردو بەر لەوەی بێمە ئێرە دەڵێ کاکە ئێمە ئاسانکاری بۆ جوتیارەکان دەکەین بە جوتیارەکان ئیستیقلال دەکەن بە تەنیا بە خۆیان نایەن خەڵکی ئەو لاش دەینە ئەو لاژ وەزعەکەش خەتەرە کاکە ڤایرۆسی کۆڕۆنە ڕۆژ لە ڕۆژ زیاتر دەبێت بۆ خەڵکی دەزان چونە کاکەمەران ئێستا لەو نمونە ئەو شفتیانەی ئێمە هیتمان گەنمە شفتیە ئەگەر بێ و مشتری لەو دیوەوە نێت لێرە ئەوانە بە هەولێر ساغ ناکرێتەوە. ئێستا مانای نییە تەماتە چیلۆی بە 100 دینارە چیلۆی تەماتە بە 100 بەخۆش سەرلەکە بە تاری بە 700 دینار دەکڕێت و کیلەی لێ بدە ئەمەلەی لێ بدە ئەگەر لە ئەو لا نەڕوات کابرای تازر لە چێندێنی مەقسەد لۆ لای جنوب و ئەمارە و ئەو عەرەبانێ دێت. باشە ئێوە دەتانێت بەرهەم ببەنە کەرکووک یانتانێ ڕێگاکەتان بۆ هات ئێمە هەم ڕێگاکەمان دەوێت بۆ فەلاحکەن ئاسان بکەن کە دێ هاتوچۆ دەکەن ئەگەم بچمە ئەو جوێمە و ئەو گوێ یعنی 6 ملیۆنم سەرفکردە لێرە دەفەوتێ 7 ملیۆنی سەرفکردە ئەفەوتێ هەسار بووە داواکاریتان چێ داواکاری ئێستا بۆ نمونە پارێزگاری هەولێر
جێبیستی ئێوەیە بەرپرسان جێبیستی ئێوەن چیان پێ دەڵێ والله ئێمە داواکارین لە محافظ یارمەتی بکەم بدەن ئێمە هاتوو سەزرعاتەکانمان بکەین ئێوە مندارمان 20 ڕۆژە چاوی بەمان نەکەوتیە کەس نیە لێرە خواردیان لە دروستکە ینی 20 ڕۆژە تۆ 20 ڕۆژە ئەو دوێنێ بە 1000 حال ئیزنمیاندا لەگە کوڕەکەم هەتا گەشتمە ئێرە ئەوش یعنی نایلێن ئێستا مندارمان 20 ڕۆژ چاوی بەمان باشە کاکێ دەڵێن ئێوە ئیستیغلال دەکەن ینی ئاسایش دەڵێ خاڵەکانی پشکنین بەرپرسان دەڵێ ئێمە موافقیان دەدەینە خۆیان بێ لە ناکاو بە پیکە بێ یەک دنیا عیلە دەین دەتوانن هەوێ مالۆکەن ئەوەی هەوێی پێ نەبێ فەلاح نەبێت دەتوانن ئاودیوی نەکات ئەو دەتوانن بازێک مالۆکەن داوا لە حکوومەت دەکەین لە محافظ دەکەین بازێک مالۆکە ئێمە فەوتان لێرە زەرەری بەیەوە گەیاندووە زەرەری زیاد ئەو سەر جوتیار مەمنونە بگاتەوە وەزعی خۆی هەموو تووشی نەخۆشی نەفسی بووین لێرە بەپەلە چارەسەری دەمانێ بە پەلە چارەسەرمان هەمووتان کوردنەوە ئەمە کوردی هەمووتان ئێمە ژیانمە فەوتا لێرە لە بینی دوو حکوومەتین ئێمە حياتمان نما لێرە هەویەکمان لە ناکەن حسابێکمان بکرێن ئێمە دەبێت زیاد بکرێنەوە لەگە خەلچێکیکە ئەوەی دەیبینن بەرهەمی ئەم ساڵی جوتیارێکە کە لێرەدا لە پانتایی 52 زەوی شفتی چاندووە شفتی لێرە بەرهەمەکەی لە جێی خۆی ماوەتەوە دەڵێ کەسێک دینارێکی پێنادا لە 52 زەوی کە بۆ هەر دۆنەمێک لە ڕابردوودا کاکی جوتیار ملیۆنێک دیناری خەرج کردووە واتە 50 ملیۆن دیناری سەرمایە لەم زەویە بێجگە لە ماندوو بوون لەم زەویەی سەرف کردەوە دەبینن بە پانتایی 52 زەوی شفتی لێرە ماوەتەوە ینی ئاژەڵ دەیخوا ئەمە خاوەن زەویەکەیە بابزانین بۆ حاڵی شفتیەکەت وای بەسەرات شفتیەکەت خراپە بۆ لێهات چیە مووسۆ کاکامانە شفتێکە هیچ ئایبی نییە بەرام بازاری نییە نییە بازاری هیچ نییە ئێستا لۆ نمونە پارەکە سەیتەرە هەبوو مشتری لە خۆی دەهات دەڕۆی ئەو ڕێ ئاچوق بوو احتیادی بوو مشتری دەرەچی دەهات ئەو سارەکە مشتری دەرەچی بە ئەستەم ئاودیو باشە تۆ ئێستا تێم ناگەینن ئێوە ینی بە حاڵی بم کاکە من لە ڕێگا دەبینم کامیۆن دەڕوا لۆری دەڕوا ئەشیا دێ ئەشیا دەڕوا خێرە بەرهەمی ئێوە ناستا وەڵی جنوب ناستە کاکامەران ئێستا ئەوە بە خۆت دەیبینی ئەوە هەموو شفتی جەمەلۆنە 50 دۆنمە 50 ملیۆن مەسروفی بووە بە حاری دەبی بای دە 15 ملیۆنمان لێ نەفرۆژێت کە هەمووی خەسار بوو لە جێ خۆی ماوە هەمووی زەرەر ئێستا 3 دەفتەر بەس لەو پارچە عەدە حساب کە زەرەر کرایە ما عەدای ماندی بوون و ئەعساب و خەفەت ڕۆژ لەلایە چکەلی ڕۆژ لێدان و ئەوانە هەر حسابم نەکردێ بە خودەی هەر حساب نەکردێ چ دەکەیت چوتەکەی پلانی تۆ چییە بەرنامە چییە داواکاری چییە ینی حکوومەت جدیە دەڵێ کاکە ئێمە دەبی کەرتی کەشت و کاڵ چا بکەین ئیتر تەواو نەفت نەما بەڵام بۆ ئەوەی ئەو بەرهەمە لێرە خەسار نەبی بەڕای تۆ چ بکرێ باشە قەزەی حکوومەت دەرێ دامی کشت و کاڵ دەکەین هەتا ئێستا یەک جیهەتێک نەهاتیە تەنانەت بە چیسە تویەک شفتیەک داممان بکە باشە چ بکرێ باشە تۆ ئەوەی ڕابردوو ڕۆی چ بکرێ بۆ ئێستا حالێن زین چ بکرێ باشە یەکەم تشت ئەو ڕێە ئەو قڵقلە تازرە گەورانی لەو دیون ئەوان دێن بە لۆری بارەکەن بە پیکەپ ئەوە خلاص نابێت ئەگەر ئەوان تۆزە ڕێ ئاسانیان لۆ بکەم بێنم سەیتەرێ ئاسانکاریان بەس دڵنیای ئەخر دڵنیای ئاسانکاری بکرێ بەرهەمین بۆ دڵنیام 100% بەس بێنە ئەمدی و ئاسانکاریان لۆ بکرێ ئەو چەند تازرێک گەورەنە ئەوان بێن بەلۆری دەبن کە بەلۆری بردیان پێڕادەگەن جوتیاری تۆ بەرهەمت ئامادەی بیبیتە باز بەرهەم ئامادە لە دوونە نیوڕانەوە لە بازارم ئیساعتمەوە نەفرۆشێت تەنایەک چا علاگەمان لێ فرۆشیە تەواو ئەو بارە ئێستا تۆ لە دوێنێەوە لە گومەرێک چا علاگەمانی بازاری نەبووە بازاری نەوە ئەوش بە 125 زنار ئەوەی دیقە باقیەت کەس نیاری پێ نەدا بارشکەم پێ عینەن جمعە فرۆشتن بە 50 دینار یعنی ئێستا تەواوی پیکەبەکەتی نای تۆ تەواوی پیکەبەکەمی نایتەوە چی لێ دەکەیەوە وەڵا فڕیدم لۆ حیوان فڕیدی 50 ناچولێ بە حیوان دەدەین چ بکەنەوە 50 دینار هەر پارە ناکەیت بەس کرێکە 6,000 نارە وەستت پێیە دوو تەن 280 کیلۆ بە 50 دینار نرخەکەی 50 دینار بەس چۆن وا دەبێت کاکە ینی ماڵ لە بەرهەمێک لەبەر چوا دابێت کاکە بازار نییە بازار کەس لە دەرێ نییە کەس ناچێتە بەغدا ناچێتەوە خەبوو ناکە چێ قبول ئەوە سەیتەرە و نازم چی ئیزن نادە تازر بێ هەولێر چیش ڕسق بکردین ینی ڕێگا نییە لێرە نییە بەس سایەخێتی سایەخش ناکرد ناکە
قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکان لە خاڵەکانی پشکنین جێبەجێ دەکرێت و هەر کەسێک کە دەیەوێت لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکات چۆ بکات دەبێت نووسراوی فەرمی هەبێت ئەمە نووسراوێکی فەرمیە لە ئیدارەی پارێزگای هەولێرەوە دەرچووە بابزانین ئەم بەڕێزە دەیەوێت داخلی هەولێر بێ ماندوو نەبیسڵاو دەبێت تۆ نووسراوی فەرمیت هەیە بۆ باسی دەکەم نووسراوە نووسراوە ڕێگایان داینە بۆ کارمەندی تەندروستی بەرێ کارمەندی تەندروستی لە چێ دەوام دەکەیت لە پردێ لە پردێ پێم بڵێ ئێستا سەبارەت بە ڕێنماییەکە هەندێک کەس پێی خۆش نییە قەدەغەی هاتوچۆ بێ لە نێوان وڵی چ بکەن نائیلازین داوامان هەیە پێت باش نییە هەبێت قەدەغە چۆن ئەو قەدەغە نەبی نەخۆشە تا براو نەبیتەوە دەبێت لە ماڵە خۆی دانیشی دەبێت دابنیش لە ماڵە خۆی دانیشی حەڵەکەی نەکە بازار کە نووسراوی فەرمیت هەیە بەرێ خاڵەکانی پشکنین چۆن مامەڵە لەگەڵدا دێت وەڵام عاملیان باشە ینی بەدڵتە ئێستا گلەیت نییە نایزک شتێک بە قانون دەڕوا گلەیمان نییە حاجی ژێماندی نەبی لە چێوە دەیت تۆ لە هەولێر لە هەولێرەوە دەچێت کەرکووک سیارەکەم لێر ڕاگەتێ دەچمە سەمەزە باین سەمەزەدرە شوینایم کردی تۆ فەلاحی بەرێ ڕۆژانە هاتچۆ دەکەی ڕۆژانە هاتچۆ دەکەم چۆن هاتچۆ دەکەیت تۆ وڵی هاوکاریم دەکەن جەماعەت ینی هاوکاری دەکەن ئارێوەڵە بەس بەشێک لە جوتیارەکان دەڵێن کاکە ڕێگامان پێ نادەن ئەمە هەتا چەند ڕاستەوە وڵی کاکە سعیبیان نییە من هەموو ڕۆژێ دێم هاوکاریم دەکەن دەڕۆم و دێم کێشت نییە ناوەڵ بەشێک لە جوتیاران کە بەر لە ئێستا گلەی ئەوەیان دەکرد بەشێک لە جوتیاران تەلەفۆنیان دەکرد گرفتمان هەیە لە چۆ بابزانین ئەو جوتیارە شفتی چێوە دەمە کاکە ماندوو نەبی سلامات بی خۆتمان لەبی باش چێن دەرەیت تۆ خەرچی ئەو لێرێمە خەرچی ئەو لێرە شفتی دەبەی بەرەو چێ دەبەی بەرەو کەرکووک باشە ڕێگات پێ دەدەن ئاساییە ئاساییە هەدی بۆ دەڵێ هەندێک جار ڕێگا لە جوتیار دەگیرێ ڕێگای پێ نادەن بەرهەمی ئەوها ڕێگا دەگیری یعنی ئەگەر بێ باشە کەوایە تۆ هەموو ڕۆژات چۆ دەکەین کێشت نییە ئەو هاتچۆی بۆیەوە باشەوە نییە ئەگەر بگیرێت زەرەر دەکەنێ تۆ ئێستا لە چێ دەفرۆشی شتێکە وەک لە نەبیاوی هەیە لەوێ ئەی سەیتەرەی عێراق چۆن تەعامل دەکات سەیتەرە نمایە هیچ نمایە ڕامان ناگرن باشی خەڵک چێن دەرێ کەرکووک کەرکووک عشای دەبەی بەڵێ ڕۆژانە ئەت چۆن دەکەی وڵی ڕۆژ هەفتەی وایە 3000 باشە کێشە هەیە لە سەیتەرەکان کام سەیتەری ئەم لایەن ئەو لە هەر لایەک بێت وڵی بۆ ساری باڕەڵگریت کێشەی کێشە نییە بە ئازادانە دەچن هیچ کێشەی باشە خۆ ئێوە خۆتان دەپارێزن لە کۆرۆنەیان نا کەسێ خۆی نەپارێزن دەبێ خۆتان بپارێزن ئێوە بە بەردەوام خاڵی پشکنینتان داناوە هەر کەسێک داخل بە یەکسەر بەڵێ بەڵێ هەر کەسێک لەو بازگەی کە داخل دەبێتن طبعا ئەوەی دێتن بە موافقە دێتن وەکو پێویستنیە کەمە بەڵام ئەوەی بێتن ئێمە پشکنینی بۆ دەکەین سامپلی لێ وەرەگرین و تاالب زۆر کەس دەڵێ کورە کاکەوانی لە سەیتەرەی وەستاون کارمەندەکانی تەندروستی دەمان چەیەکە لە دەست سەری دەدا و ئیترخوا دەزانێت بۆ چاوی خۆتان دەتوانن بێن تەمەشاکەن و هەتا ئێستا لە بەیانیەوە ئەوەی کە هاتووە چواردە هاوڵاتی بە عەرەب و بە کورد داخل بووینە ئەمانەش بە موافقەنە لە موافقەی پارێزگایە موافقەی ئاسایشە موافقەی وەزارەتی ناوخۆیە بە ڕسمی داخل بووین و سامپڵمان لێ وەرگرتینە و تویبەکانیش حەسرێ ڕانەی پێم بڵێ ئێوە لە هەموو خاڵێکی پشکنینی نێوان پارێزگاکان وەزارەتی تەندروستی تیمی تەندروستی پشکنین دەکەن بەڵێ ئەرێ بەڕاست کەستان دۆزیتەوە هەڵگری ڤایرۆسەکە بێ بابای چۆن دۆزراوە ئێستا لەو بازگانەی کە داخل بووینە بەداخەوە دەڵێن بەداخەوە بە تایبەتی بازگەی دێگەڵا کە هەفتەیەک پێش ئێستا ینی تقریبا لە نزیکەی 20 پۆزیتیڤ 16 هەفتەی بەس ئەو بازگەیە بوو لێرەش هەبووە زۆرترین کەس کاڵگەری ڤایرۆسەکە بێ لە خاڵی بزە بەدەسایەتی دقیقمان پێینێ بەڵێ بەدڵنیاییەوە لەوێ زیاتر بووە هیران کەم بۆ ئێرش کەم بۆ بەڵام ئەوێ زۆر بووە ئێوە دەزانن ئەگەر کەسێک چۆن نازانیست ئەمە کە ئەو نەتی سامپلانێکە وەردەگرین ڕەوانی مرکزی دەکەین مختبە مرکزی لە ماوەی 24 ساعتی جوابی وەزارەتی تەندروستی خۆمان جەنابی وەزیری داتەوە جەنابی وەزیریش ئاگداری چەند پۆزیتیڤ هەبی سنووری مە ئاگداری دەوروبەری مەدەکرد هەمووی بە نووسراو داخل دەبی تەڵان
بەو پێی کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە خەڵکێکی زۆر لە سنووری پارێزگاکان دەیانەوێت بێنە هەرێمی کوردستان لە سلێمانی لە دۆک لە کەرکووک لە بەغدا لە تەواوی ئەو شوێنانەی کە لە دەوروبەری هەولێرن خواست هەیە سەردانی هەولێر بکەن خەڵکێک دەیەوێت بێتە هەولێر اینجا ینی ئەو کاتێک کە بڕیاریش هەیە قەدەغەی هاتوچۆ هەیە خەڵکێک پەنا دەباتە بەر شێوەی نایاسایی بۆ نمونە ئیحالەی بە پارە کەسێک دەچێت نووسراوێک بە پارە دەکات دەڵێ نەخۆشم کارم هەیە دێتە خاڵەکانی پشکنن لێرە کێشەیان بۆ دروست دەبێ و ئەوانیش بە نووسراوە ساختەکە دەزان و ڕێگای پێنادەن خەڵکی دیکە بۆ پیاسە دەیەوێت بێت هەندێک جار بەرپرسان لە خاڵەکانی پشکنین دەڵێن خەڵکێک هەیە دەوێت بێتە هەولێر بۆ پیاسەیەک و دواتر بگەڕێتەوە کەرکووک خەڵکی دیکەش بە ناوی نەخۆش لە تەواوی پارێزگاکان نەخۆشخانە هەیە بەڵام خەڵکێک کتاب دەکات دەڵێ من پێویستیم بە نەخۆشخانەی فلانە فلان دکتۆرە دەبێت سەردانی بکەم ڕایسەلام بەرپرسی بازگەکانی سنووری پارێزگای هەولێرە باز لەو کێشانە دەکات کە دەڵێ ڕۆژانە لە تەواوی خاڵەکانی پشکنین لە بازگەکان ئەو کێشانەمان توش دەبێت کار لە هاوڵاتیان دەکەن کە ڕەچاوی ڕێنمایەکانی تەندروستی ببن و لە دەرەوەی یاسا هەوڵی هاتنە نێو هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان نەدە. کاکە سیروان تۆ وەکو موختارێکی ئەو ناوچەیە بەشێک لە جوتیاران گلەیی دەکەن دەڵێن کاکە ئێمە ینی زەڕاعەتمان هەیە لە سنووری پێشمەرگا لە شێراوە و لەو ناوچانەدا دەنیشە ڕێگامان پێنە بۆ ئەو کێشەیە بۆ چارەسەر ناکە ینی بەڕاست جدی کێشەیە بۆ جوتیارەکان ئەمن وەکو مختاری گوندی شێراوە وەکو جوتیارەشیش سەیدەرەی بازگەی شێراوە زۆر هاوکار بە زۆر پارپشت بە زۆر خەم خۆرمان بوونە هەموو کاتێک هاوکاری خەرچی دێکە بوون و خەرچ فەلاحەکانیش بن هیچ کێشەمان نەبوو دەستخۆشیشیان لێ دەکەین بە تایبەتی بەڵام بەشێکیان دەڵێن کاکە ئێمە 20 شەوە نەچینە لای خێزانەکانمان گیرمان خواردووە ڕێگامان پێ نادەن نەخێر ئەوانە نابی خەرچ شێراوە بچکە خەرچ شێراوی هاوکاری کراوە هەمووی بە هەموو شێوە ئەوانەی کە خەڵکی ئەو منتیقن ئەگەر گوندێکی تەنی شێراوەش بن کێشیان هەبێ بەرێ ئێوە دەتوانن دەنگی وان بگەینین بەبەر بەرێ بەرێ لەگەر کاکفامی بەرپرسی سەیتەر هەمانجیمان هەیە دایمەن ئاگاداری دەکەینەوە لە هەموو کاتەکان زۆریش پارپشت بەنسبەت برا جوتیارەکانش بە هەموو شێوەک هاوکار بوونە بنین بەبێ هیچ مزامەلێک هاوکاریان کرێت کەوایانی ئەوانەی دەڵێن ئێمە جوتیارین خەرکەچکێ لەوانێ بەناوی جوتیاریان خەرکێ بەناوی شێراوە خەرچی دەرەوە شێراوە قسە دەکاریان لە بازگەکان خۆی دەناسێن و کەسی خەرچ شێراوە نیە ئەوە لەوانێ یان جوتیاریش نییە نەخێر ئەگەنا وەکو جوتیار وەکو خەرچ شێراوە بەڕاستی سەیدەرەی شێراوە دەستخۆشیان لێ دەکەین زۆر هاوکارن و زۆر پارپشت بوونە و هەموو کاتەچیش خەم خۆرمان بوون سوپاسیان دەکەین جوتیاری بەرەجان چ چاندووە ساڵ وڵا گەرم و جۆ گەرمە شامی و شتان هەموو چاندووە بەرێ باشە لە شوێنێک کەوتێ سنووری پێشمەرگە یانەی حەشا لەو دوی سێتەرێنە بین عەجی شعبی و سێتەرە شێراوە ئەی هات چۆتان چۆنە احتیادی و ڕێنماکان تەطبیق دەکەین و سێتەرەش هاوکاری کارمانە بەڵام هەندێک جار لەم لە جێبیست دەبین دەڵێن کاکە ڕێگا بە هەموو جوتیارێک نادرێت جیاوازی دەکرێت نێوان شێراوە لە نێوان گوندێکی دیکە شتیوە نیە ئێستا کە سواری سیارێ بە لێرە بە سۆنەردا دەڕۆی لۆفەلا بە تەنیکتار بە سیارێ گسکە و گەورە کراوەیە بەرێ لەم خاڵی پشکنین ئەگەر بگەڕێینەوە سەردەمی پێش کۆرۆنا ڕۆژانە بە هەزاران ئۆتۆمبیل سەرنشین داخلی هەرێمی کوردستان و هەولێر وەک پایتەخت دەبوون لێرە ڕۆژانە دەیان ئۆتۆمبیل ریزیان دەگرت بەڵام ئێستا وەکو دەبینن هەموو ڕێگاکان گیراون هاتوچۆن نەماوە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی بە پێی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ کە قەدەغەی هاتوچۆی کردووە بەڵام لەگەڵەوەشدا ڕێی بازرگانی کراوەتەوە کاریگەری لەسەر بازرگانی نەبووە هەندێک کەسیش لەم لاوە دێ کە باسدەوە دەکرێت هەندێکیان کارمەندی تەندروستین هەندێکی دیکەیان پێویستی تایبەتیان هەیە هەندێک نووسراویان هەیە کاکفەهمی بەرپرسی ئەم خاڵی پشکنینە لە سنووری پارێزگای هەولێر دەمانەوێت بزانین کاکفەهمی سڵاوت دەبێت ئێستا هاتوچۆی بازرگانی هەیە بەڵام هەندێک جاریش دەبینین ئۆتۆمبیل دێ ڕێژەی هاتنی ئەو کەسانەی لە دەرەوەی پارێزگاکان
زۆرێک کەمە چین ئەو کەسانە مافی هەیە بێتە سنووری پارێزگای هەولێر. پێشەکی بە خێر هاتتان دەکەین. ئێمە زۆر سپاسی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکەینەوە کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستین ڕێگەی بازرگانی بە هیچ شێوەیەک نەگیرەوە بەڵام ڕێگەی پیادە کە کابرا بوو هاتچ بکرێەوە تا حدێک محدود کرایە تەنیا ڕێگە بەوانە دەدرێ کە کتابی وەزارەتی ناوخۆیان هەیە کتابی بەڕێز پارێزگاری هەولێریان هەیە و کتابی وەزارەتی تەندروستیان هەیە باش ئەو کتابانە چین ینی بۆ نمونە هەر کەسێک بۆی هەیە بچێتە پارێزگا بچێتە شوێنێ کتابێک بینیان دەبی ئەوانیش ینی بیانوێکیان هەبی هۆکارێکیان هەبێت تاوەکوات چۆ نەخێر بۆ نمونە ئەو دکتۆرانەی ماریان لە هەولێرە دەوامیان لە پردەیە ئەوانە کتابیان بۆ کرەوە ئەوش بە ڕێژەیەکی کەمە کە هاتو چوو دەکەن ئەو دکتۆرانێک کە ماریان هەیە ماریان لە پردەیە دەوامیان لە خەستەخانەکانی ناو هەولێرە ئەوانیش پارێزگار و وەزارەتی ناوخۆ کتابیان بۆ کردوونە هاتوچوو بەوانە دەدرێت باشە بەڵام ئێمە لەگەڵ هەندێک جوتیار قسەمان کرد کاکفەمی ئێستا ئێمە بەشێک لە جوتیارمان بینی گوتیان کاکە ڕێگاکە کراوەیە کەس ڕێگامان لێ ناک بەشێک لە جوتیاری دیکە دەڵێ کاکە ماڵمان لەم بەرەی سنووری ئیدارەی پێشمەرگەیە ینی خاڵی پشکنین هێزەکانی پێشمەرگە ئاساژ ڕێگامان پێنادەن ئەما تا چەند ڕاستە ڕێگە بە جوورتیار درایە سەری خۆمان ئاگادار کراینەوە کە ڕێگە بە جووتیار و ئەوانە ئیش زەروریان لەو بینەی سەیتەرێمە و خاڵی پردێ هەیە وەکو خەرچی گوندی شێراوە و چۆمە زەردەرەوە ئەوانە هاوکاریان دەکرێت هاوکاریان دەکرێت بەڵام ئەوانە بە بیانویان دیوتیتەوە بۆ ئەوەی کە بار هەڵگەر ڕێگەی پێ دەدرێت هەیە دەچی پیکا بەچی پێەیە 6 فەردە خیاریان شفتی دەکرێت عایلێ لەگە خۆی باردەکە على ساسەوە فەلاحە بەڵام بۆمان دەرکەوتووە کە فەلاحنی ینی فێڵش دەکرێت فێلیش دەکرێت ینی بە ناوی جۆتیار خەڵکێک هەیە سەرنشینی دیکە دەینی داخل دەکەن بەڵێ ڕۆژانە و حاڵەتانەمان هەیە و گەڕاندراونەتەوە هەشە کتابی ئیحالە لە پردێ دروست دەکاتن کابرا هیچ نەخۆشیەکی نییە لۆمان ڕوون بیتەوە لێژنەی دکتۆرمان هەیە لێرە سەیری دەکەن کۆخە و پەسیوەکی بەسیتە هیچ نەخۆشیێکی وهانی ئیحالەکی بۆ دەکەن کە پێویستە بنێردرێتە هەولێر یعنی نووسراویش تەزویر نووسراویش تەزویر دەکرێتن ئەوەی هەتا حدەچی دەکرێتن چۆن ئێوە ئەوانە ئاشکرا دەکەن ئێمە ئاشکرا دەکەن کابرای دەبینین نەخۆش بی دیارە کابرا هەیە نەخۆش نییە و کتابی بۆ کراوە پاشان خەستەخانە لە کەرکووکەی لە پردە هێچ پێویست ناکە بۆ نەخۆشیەکی بەسیت ئیحالەی هەولێر بکرێت یعنی ئەو حالەتانە ڕۆژانە حالەت هەیە لە سلێمانی ئیحالە کرا بۆ ئێرە لە پردێ کرا لە کەرکوو کرایە خەستەخانە لە پردێ و لە کەرکووکێ پێویست دەکە بێن بۆ هەولێر دەبینی نەخۆشەکە دێ هەشت مرافقی لەگەرە نەخۆش لە هەموو جێکی هاتیە یەک نەفەر دوو نەفەری دەبێت لەگەڵ بێت چیا لێ دەکەن لەو حالەتەدا چیان لەگەڵ ئێمە لێژنەمان هەیە لیژنەی دکتۆر لێر هەیە پێیان پیشان دەدەین ئەگە زانیان نەخۆشیەکەی حالەتەکی زەروریە ئەوە بەڕێ دەکەن ڕێگای پێ دەدرێتن ئەگەر نەش ئەوانە دەگەڕێنەوە شوێنی خۆیان باش ئەگەر ئیستیغلال هەبی خەڵکێک بێوێ نووسرا و تەزویر بکە جوتیارێک بێوێ خەڵکی دیکە داخلی کوردستان بکە بەڵام هەندێک جارشکاک فەمی وەڵە جێبیستی ئەوە دەبین دەڵێ فلانە مەسئول تەلەفۆن دەکا دەڵێ کاکە فلان کەس عایدی خۆمانە و ئیزنی بدە ئەوە چییە؟ هیچ شتێوها نییە ئەمە ڕۆژانەوە چەند ئەوەی لێرێنە ڕۆژانە شتێوها بوونی نییە ئەسل و ئەساسەچی نییە هەیە شتەکان بە پێی یاسایە بە پێی یاسا دەڕۆ هەر کەسێک کتابی وەزارەتی ناوخۆی پێ بێ کتابی بەڕێز پارێزگاری پێ بێ ئەوە داخل دەبێت ئەوەی تر دەرێ بە واستە واستەکاری دەکرێت با بەڵگەکمان لوبین بەڵگەتان دەبێت باشە بینە سەر دوا قسەتان بەڵێ ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیان چ بە هاوڵاتیان دەڵێن هەندێک جارکە هاوڵاتی هەیە دەڵێ کاکە من زەرورە بچمە سلێمانی زەرورە بچمە دۆک چی پێ دەڵێیت تۆ؟ ئەمە سوپاسی هاوڵاتیانی کوردستان دەکەین لە بۆی هەتا حدەکی باش هاوکارمانن ڕێنمایەکان جێبەجێ دەکەن بەڵام هەندێک کەسن ڕێنمایەکان جێبەجێ ناکەن داوایان لێ دەکەین خۆیان ماندوو نەکەن و ئێمەش ماندوو نەکەن ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆت جێبەجێ بکەن و بۆ ئەمە بۆ ئەوەی ئێمەش کارەکانی خۆمان بەڕێک بێت جێبەجێ بکەین باشە ئێوە بەردەوام لێرە لە ئەرگدان بەڵێنی 24 کاتژمێر هیچ حاڵەتێک بینیوتانە کە خەڵکێک لە ڕێی نووسراوی ساختە یان بە شێوەیەک لە شێوەکان خۆی نەخۆش بێخێ مەبەستیەوە بێتن سنوور دەرباز حاڵەت هەبوو ئێستا سارەی بار هەڵگر ڕێگەی پێ دەدرێت لە بۆی بازرگانی نەوەستێت نەفەر هەبووە لە ژیانی سارەی بار هەڵگیری نەبوو دووتەنیەکی هیناوە بۆ ئەوەی پێ داخل ببێت لەو حاڵەتە هەبووە بەڵێ ڕۆژانە دووبارە دەبێتەوە ڕۆژانە لە هەولێر سارە هاتووە سارەی بار هەڵگر کە دەڵێ دەبم فرۆشتیتم یان دەبمە پشت بازگەی لەو لای نەفەری دیسوار بیتۆ لە ئەوەی پێ داخل بێت ئەوانەمان ڕاگرت و ئیزرائاتمان لەگەرکردونە ئەو حاڵەتانە هەیە.
بەرپرسان لە خاڵەکانی پشکنین ئاماژە بەوە دەدەن کە ئەوان لە ڕابردوودا هاوکاری تەواوی ئەو کەسەیان کردووە کە پێویست دەکات بپەڕێتەوە بۆ نێو هەرێمی کوردستان بە پێچاوانەوەش بچێتە شارێکی دیکە. دەڵێن ڕێنمایی و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی تەنها و تەنها ئامانج لێی پاراستنی گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بە پێچەوانەوە هەر کەسێک پێشێڵی ئەو ڕێنمایی و بڕیارانە بکات هەم گیانی خۆی هەم گیانی خێزانەکەی هەم گیانی خەڵکی کوردستان دەخاتە مەترسیەوە. پێویستە هەمومان پابەند بین لە هەر شوێنێکیش کێشە هەبێت ئەوان ئامادەن ئەو کێشانە چارەسەر بکەن و دەنگی خۆیان بگەینن بە بەرپرسان. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستکرێت.